بەراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر ئەوە دەکەین بۆچی دوای 19 ڕۆژ لە دەرچوونی بڕیاری دادگای فێدراڵی لەسەر پرسی موچە تاوکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم لەسەر پرسی موچە لەگەڵ بەغداد نەچوونەتە پێشەوە و سەبارەت بەکردنەوەی لەقی بانکە فێدراڵیە حکومەکانیش لە هەرێم تاکو ئێستا بۆچی ڕەزامەندیان نەداوە و پرسی موچە چی بەسەردێ و لە ڕۆژی پێنجشەمەوە لیستی موچە گەشتۆتە وەزارەتی دارایی عێراق باز لەوە دەکرێت کە پێنجشەمە و یەکشەمەش کە داوامی فەرمی بووە وردبینی بۆ کراوە پاش وردبینی پێشبینی دەکرێت کە بڕەپارەیەک بنێردێ بۆ موچەی موچەخۆران لەسەر ئەم پرسانە دەوەستنی هەروە لێکەوتەی بڕیارەکانی دادگای فێدراڵ لەسەر دۆخی سیاسی لەسەر دۆخی ئابووری هەرێم ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا تاوتوێ دەکەین کە ئەم شەو میوانمانە کاک هۆشار بەخێربێن سوپاسیان مەدەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕۆژی پێنجشەممە لیستی موچەی وەزارەتی لیستی موچە خۆرانی مەدەنی گەشتوتە وەزارەتی دارایی عێراق تاکو ئێستا هۆکاری چێپارەکە ناگات پێویستی بە وردبینیە ئەوەندە وردبینی دەوێت بڵێن کە تاکو ئێستا پارەکە نەنێردراوە لە بەغداوە سوپاس کاک حەکیم سوپاس بۆ کەناڵی پەیام بە پێویستی ئێزانم پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز لە جەنابتان و لە بینەرانی پەیام و لە تێکڕای خەڵکی کوردستان و عێراق بکەم بە هیوایەوەی کە ببێتە مانجی خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت ئینشاءڵڵا کە باس لە مەسەلەی لیستی موچە دەکرێت پێویستمان بەوە هەیە پێش ئەوەی کە جوابی ڕاستەخۆی وەڵامی با بڵێن وەڵامی ڕاستەخۆی پرسیارەکەی جەناب بدەمەوە هەندێک زانیاری هەیە یاخود هەندێک شت هەیە بیر خۆمان و بیربینەرانیشی بێنمەوە جەناب تەزانی کە زۆر دەمێکە مەوزوعی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بینی بەغدا و لە بینی هەرێمی کوردستان کێشەی تێدایە و لە دوای ئەو گرفتانەی کۆتایی بە تایبەتی لە دوای وەستاندنی فرۆشتنی نەوت بە بۆڕی زۆر جار باسی ئەوە هاتوۆتە گۆڕێکە ئایا لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغدا هەیە یاخود نییە ئێمەمانە دەمانگوت نییە بەرپرسانی هەرێم بەرپرسانی وەزارەتی دارایی دەیانگوت بەڵێ لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چەند جار ڕەوانەمان کردو بۆ بەغدا و هەیە لە دوای بڕیارەکانی دادگای فێدراڵی بۆ دابەشکردنی موچە لە ڕێگەی بانکە فێدراڵیەکانەوە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی داوای لیستی موچەیەکرد بەرپرسانی هەرێم چیتر نەیانتوانی خۆی خوان لەو ڕاستە بدزنەوەتیان ئیتر بە زووترین کات دەینێرین ینی پێشتر دەیانگوت ناردوومانە هەیە دوای هاتنە سەر و قەنەعاتێکە بڵێن ینی تێگەیشتن کە ئیتر چاریان نەماوە وتیان دەینێرین تۆ دیقەت بە 19 ڕۆژ نەیانتوانی تەبەن بە 19 ڕۆژ کە نەیانتوانیوە ئایا نەیانتوانیوە یاخود خاوخا و خاوخلیچکیان کردو و مماطەڵەیان کردووە خۆتەزانی یعنی ڕاستەوخۆ ئێستاشی لەگەڵدا بێ ینی پێشوازیشی ئەو توان لە بڕیارەکانی دادگای فێدراڵی نەکردو بۆ مەوزوعی چارەسەرکردنی موچە بەم شێوەیە بۆیە لە خلالی 19 ڕۆژ ناردویانە کە ناردووشیانە بە نیوە ناچڵی ناردویانە طیف سامی لە نوێترین دۆکۆمنتیاڵێ دۆکۆمنتی دەنجی کە لەگەڵ پەرلەمانتاری قسەکە دەڵێ تەدقیقەکەین ئەوەی کە ناردویانە ئەم جارە ینی با بڵێن بەو شێوەیە کە خۆمان دەمانەوێت ئەوەش ڕاستی و قسانە سلمێنێکە لە ڕابردوو دامود ئەوان با بڵێن لیستی تەفسیلی نانێرن ینی لیستی تەفسیلی نانێرن ئەم جارە ناردویانە بەڵام لیستی پێشمەرگیان نەناردووە تەنها لیستی مەدەنیان ناردووە و لیستی مؤسساتی ئەمنیشیان تەسەوەر دەکەم نەناردووە ئەمەش دیسانەوە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە بەغداد کاتێک کە با بڵێن تەدقیقەکە ئێستا حەسەب قسەی طیف سامیش کە لەم دۆکۆمنتە سەوتیەدا کە تەدقیق دەکا تەدقیقەکە بۆ ئەوەی کە دەست بکە بەوەی کە ئیتر تەمویلی ئەو نسبەتە بکە ئەو نسبەتە بکە کە لە بەردەستی دایەتی دوایی بە دیسانەوە ئەو ماکینە ئیعلامیان بخەنەوە گەڕ بڵێن وەڵا ئەوە پارەی هەموو نەناردوو و پارەی پێشمەرگە و پارەی ئەوانیان نەنارد چکۆ لە ئەساسانیان ناردووە بۆ نیان ناردووە بێ خۆیان جواب بنەوە یانی بڵێن پەیوەندی بە ئەمنی قەومیە پەیوەندی بە ئەمنی قەومی یاخود شتیتر ئەمنی بندیوارە یاخود چییە بڵێن يعني چۆن ئەمنی قومی يعني پێشمەرگە بە جۆری دەستور حرەسی ئیقلیمە بە جۆری دەستور حرەسی ئیقلیمە يعني بەشێکە لە ئێمە هەموو ساڵێک کە داوای حسەی هەرێممان کردووە داوای حسەی پێشمەرگەمان کردووە لە دەستوری با بڵێن لە موازنەی ئیتیحادیدا وەکو بەشێک لە هێزی پیادە لەو بەشەیە دامان ناوە ینی حرەسی با بڵێن ئیقلیم لە چوارچێوەی وەزارەتی بودجێ وەزارەتی بەرگری یعنی چی پاشان ئەمنی قەومی لە چوارچێوەی یەک وڵاتە یعنی بۆ هەرێم
دیارە دەوڵەتەکان ڕاگەاندوو ئێمە نەمانزانیوە یعنی ئمە بەشێکە لەوەی کە بەڕاستی دەیانەوێت عەرقەلە دروست بکەن دەیانەوێت کێشە دروست بکەن ئەزانی کاک حەکیم تۆ دیقەت بدە بە زۆر دەیانەوێت مەوزوعی موچە چارەسەر نەبێ نانوێت چارەسەر ببێ دەیانەوێت هەر چۆنێک بێ کێشەی تێدا دروستکەن دەیانەوێت هەر چۆنێک بێ فێڵ و فرتی تێدا دروستکەن دەیانەوێت هەر چۆنێک بێ خۆتزیینەوە دروست بکەن بۆی چی بێ بۆی کات تێبپەڕێ کە کات تێدەپەڕێ دیسانە ئەو ماکینە ئیعلامیان لەسەر کۆمەڵگەی کوردی بەکاردێنن بۆی بڵێنەوە تا ئەوە چەند وەختە موچەمان لیسمان نردووە و موچە نایەت و موچە هەمووی نایەت و تر هەر جارەش و بەهانەیەک ئەدۆزنەوە ینی هەر جارە و کێشەیەک دێنە پێشەوە ینی ڕاست بوێ ئەو بڕیارانەی مەحکەمەی ئیتیحادی تۆ دیقەت بدە هیچ وڵاتێک لەو وڵاتانی کە تەنانەت ئەوانیش با بڵێن بینی دەکەن ینی بە وەکو پشتیوانی خۆیان سێری دەکەن تۆ بیستوتە دژی بڕیارەکانی دادگای فێدراڵی بوو بێت بۆ نمونە ئەمریکا هیچ لێدوانێکی هەیە دژی بڕیارەکانی دادگای فێدراڵی بوو بێ فەڕەنسا مەسەلەن دژی بڕیارەکانی دادگای فێدراڵی بووە هیچ وڵاتێک دژی نەبووە باشە خەڵکیی زۆریش لە ڕای گشتی خەڵکی کوردستان تەنانەت بەشێک لە حزابە سیاسیەکانی کوردستانیش پێشوازیان لەو بڕیارە کردو ئەوانە ئەم دەسەڵاتە یاخود ئەمەی کە پێوترێت کابینەی نوێ ئەوەی کە پێوترێت حکوومەت هەم لەلایەکەوە زۆر لە ڕووی مؤسساتیەوە زۆر لاوازە هەمیش لەلایەکی ترەوە لە ئاست ئەوە دانیە کە فعلا خەڵکی کوردستان ئێستا لە معاناتێکی گەورەی بێموچەییدا دەژی ینی باشی بەوە نییە کە خەڵک ئیتر بە سێمانگ و بە چوارمانگ موچەی دوا کەوتووە باشی بۆ نییە بۆیە هەر جارە و بەهانەیە کە دۆزێتەوە کووتم ئەگەر نەمەعقولە ینی تۆ حکوومەتێک بی مانگانە موچەت دابێ لە ماوەی ڕابردوودا تۆ ئەم حکوومەتە تۆ ینی لە هینی شەو حسابی بکە ینی ئەگە لە دوای 2005 شەو حسابی بکەیت لە دوای 2005 شەو بە یەکگرتوویەکە ئەڵێم چەند وەزارەت و چەند هینی تێپەڕاندووە مەفروض بوو نردنی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 24 ساعتیشی نوێ ئیشی سەعات بێ ئیشی سەعات بێت ئەسڵەن ئیشی چەند هینێک بێت چەند دقەیەک بێ بڵێن ئەمە کێسەمە لیستێکی موچەی ڕێکوپێکمان نییە لەنە پێوەستی پەیوەند مەبەستمەوەی گریمان بۆ نمونە ینی من بە هادی لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەم گریمان هەرهی پێشمەرگیان لە سەرتاوە نەدەنارد باشە باشە خۆ با بڵێن وەزارەتە مەدەنیەکان یاخۆ وەزارەتەکانی تر ئامادە بوو بۆچی 90 ڕۆژ دوایان خست بۆ دوایان خست ینی ئەو کات کوشتنە چییە ینی ئەخر نازانن خۆم کاتە هەمووی حسابە لەسەر گیرفانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان بەڵام لەبەرەوەی کورد دەڵێت تێر ئاگەی لە برسی نییە ینی ئەوان لەبەرەوەی بەرپرسەکانی وەزارەتی دارایی و بەرپرسەکانی حکوومەت خۆیان لە ساری ئاخر مۆدێل و بە بودجەی کراوە و بە مەفتوح و هەموو داهاتینەوە خۆیان لەبەردەستدایە و یعنی هیچ کێشەیەکیان نییە ینی تێر ئاگەی لە برسی نییە بەڕاستی ئەمە حقیقەتەکەی زۆر هێزی چەکدار ئێستا پێشتر هەر بە پێیاماری خۆیان 433,000 هێزی موچەخۆری ئەمنی هەیە تقریبا نزیکەی 100,000 خانەشینە 300,000 چەکدارە بڵێن لە دەستگامە هەرێم پێویستی بەم هەموو هێزە چەکدارە هەیە یاخود حقیقەتەم بە ئەکیدی پێویستی بۆ نییە ئەمە خاڵێکە بە خاڵی تریشیان بە ئەکیدی هەمویان حقیقینین ینی خەڵکی وەهمی و دووبارە و ئەوانەشی تێدایە خۆیان بەشێک لە بەرپرسەکان خوانەوە ئەڵێن ینی خوان بەرپرسانی شێتی و پارتی زۆر جارەوە ئەڵێن تەنانەت لە خانە نشینیشە تەنانەت لە ئاستەکانی تریشدا بەڵام حقیقەتێک هەیە ویژەوەیە چیتر ئەو پینە و پەڕۆی ناڕاتە سەرەوە چیتر ئەو پینە و پەڕۆی ناڕاتە سەرەوە چۆن ئیرادەیەکی دەولی باشە نەوتی ڕاگرت و ئەو ئیرادە دەولیە خەریکە لە ڕێی بڕیارەکانی دادگای فێدراڵیەوە ئیرادەی دەولی و عێراقیش یعنی دەیەوێ بەڵام لەسەر ئەو عێراقیە قەوسێکم بیر بخەرەوە دوای شتێک بڵێم ینی ئایا ینی ئەم بەم عینوانە بۆی بیرم نەچێتەوە گەڕێمەوە سەرەوە ئایا بەرپرسانی ئێستای عێراق لەگەڵ چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەخێرایی یاخودنە ئەم وەڵامی ئەم پرسیارە زۆر گرنگە بۆ جەنابیش و بۆ بینەرانیش ئیرادەیەکی دەولی هەیە کە کێشەی چەکیش چارەسەر بکات من ئەمە بەڵێ هێزیەمنی من پێم وایە هێزی یەکەی هەفتە و هەشتا نامێنێ و ئەبێ ئەو ئیرادەی بەر لەوەی داواکاری عێراق و سبینێ ببێ بە سکاڵا لە محکەمەی ئیتیحادی و بەر لەوەی وەزارەتی بەرگری عێراق داوای بکە ئەمە خواستی ئەمریکیەکانە و ئەبێ مەسەلەی یەکەی هەفتە و هەشتا نامێنێ و ئەوش سیرکە ئەو زەختەی کە مجتەمەعی دەولی و کە ئەمریکا دەیکا بۆ چارەسەری حەلی میلیشیات لە عێراقا میلیشیاتی دەرەوەی قانون ئەو میلیشیانەی کە زۆر جار ناچنە ناو سیاقی دەوڵەتەوە
ئەوانە یان بە بەردەوامی ناسنە سیاقی دەوڵەت و بەشێک لەو میلیشیانە ئەوانە بێ چارەسەر بکرێن چۆن ئێستا لە عێراقدا بەشێک لە فەرماندە و هێزەکانی ئەو میلیشیانە زۆر جار ناوێرن بە سارەی ئاشکرا هاتوچۆ بکەن بە تەکسی هاتوچۆ بکەن لە دژی استهدافی ئەمریکی و ئەوانە یعنی مەبەستم زەختێکی گەورە هەیە بۆ ئەوەی کە چەکی دەرەوەی قانون حل بکرێت یعنی قسەیەک هەیە کە عێراق ئیستقرار ناکە بەبێ ئەوە و ئەمە بەشێکە لە ئیرادەی دەولی یعنی مەبەستم ئەوەیە کە ئەمە تەنها با بڵین بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە بە قەدەرەوەی کە پەیوەندی بە ئامی میلیشیاتەوە هەیە بەین هێزی پێشمەرگە لە چوارچێوەی دەستوردا ناوی حرەسی ئیقلیمە بەس بۆچی وەکو بەشێک لە ئاسایشی ناوخۆی هەرێم هێزی ئاسایشی ناوخۆی هەرێم مامەڵی لەگەڵە کراوە چکە لە مادەی 120 کە بەڵێ هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پاسەوانی سنوور بڵێ پاسەوانی هەرێم ئاسایش و لەگەڵ پۆلیس ئەزانی ئەمانە ئەو یەکانن دەسەڵاتی هەرێم ئەمانە ئەو یەکانن کە پێشتریش هەبوون ینی پێشتریش هەبوون و لە ڕوویینەوە با بڵین پێشمەرگە کراوە بە حرەسی ئیقلیم ئاسایش هەبوو پۆلیسیش هەیە بەڵام موسساتی تری ئەمنی هەن ئەمانە زیادن ئەمانە زیادن و من بۆ خۆم پێم وایە لە ئایندەدا یان ئەوە تا بێ بە سیغەیەک لە سیغەکان خۆیان حەلیکەن یان پێم وایە حەل دەکرێن ماسۆکو ئەنجومەنی ئاسایش بەڵێ من بۆ خۆم دروست کراوە ئەنجومەنی ئاسایش بیاسای هەیە لە پەرلەمانی کوردستان بەڵام ئەو دامەزراوە با بڵین هینانی تری کە هەیەە پاراستنە زانیاری هەموو ئەوانە من بۆ خۆم پێم وایە ئەبێ حل بکرێن بە جۆرە لە جۆرەکان کە لەگەڵ ئەو سیاقە قانونیەدا بگونجێت کە لەگەڵ مؤسساتی ئەمنی عێراقدا هەیە یعنی من بۆ خۆم پێم وایە بەڵام ئایا چۆن معالەجەی دەکەن ئەزانی کاک حەکیم ئێستا لە بەردەم ئیحراجێکی گەورەدان لە بەردەمی حراجێکی گەورەدان لە ژمارەی هێزی ئەمنی بەگشتی ینی بە بڵێن هێزی پێشمەرگەشەوە و هەر بۆیشان لیستەکان نەناردووە بەڵام ئەبێ بینێرن چکۆ بەرپرسیارەتیە چکۆ دوجار ئەوانەی کە ئەندامی ئەم مؤسساتانەشن خۆ یان خەڵکی بڵێن پێشمەرگە مؤسساتی تر کوڕی هەژاری ئەم میلەتەن ینی کوڕی هەژاری ئەم میلەتەن و پێویستە چارەسەر بکرێ یعنی من لەگەڵ ئەوەیەم کە ئەبێ بە جۆرە لە جۆرەکان چارەسەر بکرێ بەڵام ئەم چارەسەرکردنە ئەوەیە کە من لەگەڵەوە نیم موچەی ئەمانە ببڕدرێ بە قەدەرەوەی لەگەڵ ئەوە من لەگەڵ ئەوەدام کە ئەمانە بخرێنە ناو چوارچێوەیەکی قانونی کە چیتر حیز بوو بنەماڵەکان بەکاریان نەهێنن ئەمە زۆر گرنگە بەڵام پێم وایە عینوانی داهاتوو چۆن مانگەکانی ڕابردوو مەسلەی کێشەی نەوتمان بینی کە چی بەسەرهات کێشەی موچەمان بینی چی بەسەرهات پێم وایە لە داهاتوودا هیوادارم داهاتووی نزیک بێ مەسلەی هاتنە پێشەوەی کێشەی چەکیش بەدەستی حیزب و لە دەستی هێزی حیزبیا دەبینین یعنی کە خۆشە دادگا بڕیارێکی وا دەرکەم هێزانە هەڵبۆشین کە دەرەوەی حکومەتن زانی مەسەلی هێز هەڵۆشانەوەنی شتێکت پێ بڵێم هێزی پێشمەرگە ئەوەی کە ئێمە پێڵین پێشمەرگە لە چوارچێوەی دەستورا پێی دەگوتێت حرەسی ئیقلیم وەکو حرەسی ئیقلیم دەمێنێتەوە بەڵام بەناوی یەکەی خۆی سیرکە زۆر دەمێکە ئەمریکیەکان و ئەڵمانیەکان و فەڕەنسیەکان و هەموو ئەوانە بە زەختیان لێکەن خۆزیرەکانی پێشمەرگە ئەم وەزیری ئێستا وەزیری وەزیری پێشخوایان هەمووی ستێتمنت و لێدوانیان هەیە کە ئەڵێن مجتەمەعی دەولی داوامان لێ دەکات یەکی هەفتە بەشانەوە ئێستا نزیکەی 600,000 لە کۆی 170,000 کە ئەنی زیاتر لە 120,000 یەکەی هەفتە وەشتا لە دەروی وەزارەتی پێشمەرگەیە ئەوە جگە لە هێزەکانی تر ئەمانە ئەو کێشانن کە بخۆیان ئەبێ خۆیان چارەسەری باسی وت کرد کە ئێستا وەکو دەسەڵاتدارانی عێراق ئێستا خواستیان هەیە وەکو دەسەڵات وەکو سوودانی چکە کۆنیشی هەبوو ئەو دەڵێ ڕاستەوخۆ پێدانی موچە چەندەم پێش بڕیاری دادگا بەرنامەکە هەڵۆشانەوەی هەرێمە وایە بەڵێ ئەمە لێدوانێکی زۆر نامۆفقە هەم لە ڕووی دەستوری من لە پلتفۆرمی ئەکس شتێکم لەسەر نووسیوە ینی هەر بە زمانی عەرەبی ئەمەنە تێگەیشتنە لە دەستورە تێگەیشتنە لە قانون جارێ باسی ئەوە دەکات لە قانونی موازنەدا شتێک نەپێ بوترێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵێ لە قانونی موازنەدا لە جداولە بودجەی تەشغیل یاخود تەخسیصاتی تەشغیلی جیاوازە یعنی نەخێر ئەوە طبعا جەهل نییە طبعا سیرکە سودانی پەرلەمانتار بووە وەزیر بووە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە زۆر باش ئەزانێت کە لە قانونی موازنەدا لە جەداولە چۆن بودجەی هەرێمی کوردستان دابەش کراوە بەسەر تەشغیلی و ئیستثماریە و ئەزانەیە کە بە گوێرەی ئەپدەیتی ساڵی 2010 تەنانەت ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چەندە هەمووانە ئەزانێ بەڵام کە ئەمە دەڵێ بۆچی دێڵێ لەبەرەوەی مجاملەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکا سیر کە حقیقەتێک هەیە منەمێ زۆر ڕوونی بکەمەوە بۆ جەنابیشت و بۆ خەڵکی کوردستانیش قەت چاوەڕێ ئەوە نەبن هیچ سەرۆک وەزیرانێک لە نێوان خەڵکی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم خەڵکی کوردستان هەڵبژێرن وەکو سەرۆک وەزیران بەڵێ وەکو سەرۆک وەزیران بۆ
لێمە پرسە بۆ بۆچی لەبەرەوەی هەر یەکێک لەو سەرۆک وەزیرانە جارە بە تایبەتی سەرۆک وەزیرێک لە دوایەکەکانی با بڵێن ئەحزابی شیعی کە دێن هەر هەمویان چاویان لەسەر ویلایەتی دووەمە. جعفەری هیچ نەمانێکا بۆ ویلایەتی دووەمی دەستکەوت دەستی نەکەوت. مالیکی دوو ویلایەتی هەبوو شەڕێ کرد لەسەر سێهەم. عبادی ئێستاشی لەگەڵدا بخەون دەبینێ بۆ جاریش کە بێتەوە بە سەرۆک وەزیران. ئەم سوودانیش لە ئێستاوە هێزەکانی ئیتار خۆیان باس لەوە دەکەن کە بەنیازی دروستکردنی حیزب و قائیمە و وەرگرتنەوەی جارێکی تری ویلایەتە. ئێستا کە بیر دەکاتەوە سوودانی بۆ نمونە هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستان ویشێتی ڕازی بکەیان خەڵکی کوردستان بەلایەوە مهمە ئەو دوو حیزبانە ڕازی بکات بۆ چکە سبەی لە پەرلەمان ئیشی بۆیان دەبێت. وەکو بۆ دەنگدان بەڵێ بۆ نمونە ئەگەر مەسلەی سەحبی سیقا متمانە سندنەوە لە سوودانی بێتە پێشەوە چێ فریای دەکەوێت پەرلەمانتارەکانی پارتی ویشێتی یاخود خەڵکی کوردستان بێگومان پەرلەمانتارەکانی پارتی ویشێتی بۆیە مجاملەیان دەکات. من پێم باشە تەمەن ئەم قسانە من لە تەجروبەوە ئەەکەم یعنی من لە کۆبوونەوەیکی لیژنەی ئەمن و دیفاعە عبادیم خست بۆ سوچەوە ینی هەموو برادرانە هەزانن لەسەر ئەو کاتێک کە سەرۆک وەزیران بوو کات سەرۆکی فراکسیۆنی گۆڕان و ئەندامی لیژنەی ئەمن و دیفاع 2014 بۆژە هیچ نەما بوو هیم بکات ئەیوت ینی نێزانی چی بڵێ باش تۆ ئەم نەوتە تۆڵی نەوت یاریمی کوردستان تەهری بکرێ تۆ بۆ هیچ خەتوەیەکی قانونی نانی خەڵکی کوردستان چی بکات لە بەرامبەرەوەی کە چی هەموو پاساوەکەی بدەوت هەموو حیزبەکانی نیان هەیە حسیان هەیە لە نەوت یعنی مەبەستمەوەی کە ئەیخەیتە سوچەوە دوجار دیفاعەکەن لە سیرکە عنوانێکی عام هەیە پێویستە خەڵکی کوردستان ئەوە بزانێ چینی دەسەڵاتداری فاسدی شیعە لەگەڵ چینی دەسەڵاتداری فاسدی کورد لەگەڵ چینی دەسەڵاتداری فاسدی سونە ئەمانە ئاوا باوەشیان کردۆ بەیەکە کەس دڵی خۆش نەبێ بۆی پێی وابێ دەسەڵاتدارانی شیعە لە بەغدا زۆر لە خەمی خەڵکی کوردستاندان ڕاست نییە. من هەمیشە کە قسەم کردووە وتومە سیاقی دەوڵەتی جیاوازە ئێستا بۆ نمونە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی لە سیاقی دەوڵەتدا دراون. جیاوازی چییە لەگەڵ ئەو بڵێن چینە گەندەڵکارە و بڕیارەکەی دادگای فیدراڵ لەبەرەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئینسافی تێدایە بەڵام تۆ دیقەت بدە سوودانی پێش بڕیارەکەی دادگای فیدراڵی کە مقابلەی کردو بۆ عەرەبیە چی وتووە ئەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبووایە سوودانی چی ئەکرد من جاری تریش ئەمە وتبوو پێشتریش ئەوە وتبوو کە خەڵکیش ئەچوو سەردانی سوودانیە کرد و دڵخۆشیان هەبوو ئەمود بابە سیقە بە سوودانی مەکەن سوودانی ڕاست ناکا لەمانەیە دوایی لە مقابلەکەی عەرەبیە حەدەثات دەرکەوت کە بۆچوونەکەی من ڕاستە و ئەگەر بڕیاری محکەمەی ئیتیحادی نەبووایە ئێستا سوودانی ئەمەی خۆی دەسەپاند چونکە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بالمناسبە شتێکەیە هەروەکو معلومامێ بە جەنابتی بڵێم عێراق کێشەی قوڵی دارایی هەیە بۆ معلوماتت ئەم کێشەیە بەشی زۆری لە چێوە دروست بووە لەوە دروست بووە کە قطاعی عام زۆر گەورە بووە کاک حەچیم دوای حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە خۆپیشاندانەکان کران نسبەی تەعینات تقریبا زۆر بە شێوەیەکی نامەدروست زیادی کرد ئەزانی قطاعی عام ینی کەرتی گشتی لە عێراقدا ئێستا نسبەی چەند زیادی کردووە لە 30 بۆ 40 یعنی تۆ تەسەور دەکەی ئەو کاتی کە من پەرلەمانتار بووم لە لیژنەی دارایی مانگانە تێچووی تەشغیلی چەند بوو یعنی عێراق تقریبا 5 تریلیۆنی پێویست بوو مانگانە بۆ خەرجی دامەزگەکان بەڵێ 5 تریلیۆنی پێویست بوو زانانی ئێستا چەندی پێویستە ئێستا 7.5 پێویستە بەس عێراق بەبێ هەرێم تۆ تەسەور کە ینی 7 تریلیۆنی و مانگانە بە هەرێمەوە ئەچێتە تقریبا 8 تریلیۆن 200 بۆ 300 تقریبا باشە تەسەورەکەم شتێک زیاتریش ئەمە چێشێکی هێزگار گەورەی تۆ زانی و کاتێک ئێمە تقریبا لەوێ بووین کوتلەی نەقدی دەوارەوەی کە لە بازاڕایە لە بینی 60 بۆ 70 نزیکی تا 80 بووە زانی ئێستا چەندە ئێستا 103 تریلیۆن کوتلەی نەقدیە لە بازاڕە ئەمانە کێشەی بوونیوی گەورن ئەمە خاڵێکی تریش مۆزوعی ئەو کێشەی ئەمریکاش کێشەیەکی هێزگار گەورەیە کە ئەیانەوێ بڵێن ئەمریکا ئەبێ بکشێتەوە و ئەبێ لە عێراقان نمێنێ و تەنانەت دەبێ مستەشارەکانیش نمێنەوەوانە هیچ دوور نییە محاسبەی ئەمریکا بۆ ئەم نظامە سیاسی ئێستا لە عێراقدا اقتصادی بێ ئەگەر اقتصادی بێ و سەحبی با بڵین شەرعیەتی خۆی لەسەر دینار هەڵگرێ با بڵین دۆلار چیتر دۆلار نەدا بە عێراق هەر بۆ نمونە کێشەیەکی هێزگار گەورە بۆ اقتصادی عێراق دروستە بێ بەستمەوەیە کە بڵێم کێشەی موچە لە مستەوای عێراقیشدا گرفتی لەسەر هەرچەند هەتا ئەم لەحزەیە عێراق ئەگەر سەحبیشی کردبێتەوە لە یەدەگەکەی نەیهێشتووە یەک ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێمی با بڵێن فەرمانبەرەکانی خۆی دوا بکەوێ خۆی لە ڕابردوودا وەختی خۆی حکوومەتی ئەمەی ئەو فترەیە کە هەر دەسەڵاتدارانی هەرێم زۆر بێمنەت بوون جا بێمنەت بوون لە هەموو کەس مەسەن بێمنەت بوون لە ئەمریکا بێمنەت بوون دایانگوت حساب بۆ کەس ناکەین
اتفاقیان چی بوو مەسەڵەن کاتێک نێچیروان بارزانانی سەرۆکی حکوومەت بوو هەموو تەکلیفی لە عبادی ئەوە بووی کە لێمان گەڕە خۆمان نەوت بفرۆشین خۆمان موچی خۆمان بدەین وتی باشە بڕۆن ئێمە ئەزمەی اقتصادیمان هەیە نەوت شکاوە شەڕی داعش هەیە ئێمە موچی خۆمان دەین نەوتی خۆمان نەفرۆشین موچی خۆمان دەین ئێوەش بڕۆن نەوتی خۆتان بفرۆشین موچی خۆن پێیان نەدرا ئەنی و کاتە تەبەن خۆ زای بێمنەتەکان ئەوەندە بڕۆ بە زۆرێ بەدیان بە خەڵکیان بڕۆن هەواڵە نووسن هەڵە پەڕنچیەکەن بیکەن کەس حساب بۆ کەس ناکە باشە گەیشت بەچی گەیشت بەوەی کە وتیان 30 ملیار زیاتر لە 30 ملیار دلار قەرزاری موچەمان پێ نادرێ ئەوە إلى آخره بەڵێ سایتر بەرحەڵ مەبەستمەوەیە کە خاڵی تر هەیە زۆر ڕوونی ینی زۆر لەم بەرنامەی تۆیە بیڵێم بەڕاستی هەر وەکو معلومە من زۆر پێم ناخۆش ینی بەشێک لە مسەقفینی کورد بەشێک لە ڕۆشنبیرانی کورد هەرچەند قسێکی ئەنتۆنیۆ گرامشی هەیە لەم ڕۆژانەیە بڵاوم کردبووە زۆر لام جوانە ئەڵێ ئەو ڕۆشنبیرەی هەست بە ئازاری میلەتەکەی ناکە شایستەی لەقەبی ڕۆشنبیر نییە زۆرم پێسەیرانی زۆر جار کە باسی بڕێرەکانی دادگای فدرالی دەکەن کە بۆ چارەسەری موچەیە یەکسەر دێنە سەرەوەی وەڵا آخر ئەوە گەر یەکسەر قەوارەکە نەمێنێ و بەدیل حەشدە و ئەبێ حەشت بێتەوە ینی زۆر بەلاوە سەیرە هێشتا لە عێراق حەشت نەبوو بە بەدیل ئەوان دەیانەوە لە کوردستان بیکەن بە بەدیل پاشان بۆ بەدیلی دەسەڵاتدارانی ئێستا هەرێمی کوردستان حەشدە بۆ حەشدە بۆ خەڵکی تر نییە بۆ خەڵکی کوردستان خۆی نییە وەکو پێم وتی یعنی ئەوانەوە باسی دەکەن وەکەوەی کە ئێستا تر حەشت هەموو عێراقی کۆنتڕۆل کردبێ ینی من پێتەڵم بڕۆ لە بپرسەلەوانی کە هینن ینی لەو کاتانی کە تون دەبێتەوە لە بینی با بڵێن لە بینی ئەمریکا و هین لە بینی ئەمریکا و ئێران بەرپرسە باڵەکانی حەشت بە تەکسی هاتوچووەکەن لەم ڕۆژانەیەشێک لە بەرپرسە باڵەکانیان مجامەلەی ئیماراتی دەکرد ینی خوانەوە وەزعیان باش نییە تا خەڵکی کوردستانی پێ بترسێنی مەبەستمەوەیە کە ئەمە بۆچی ینی ئەمە چکە ئێستا هەندێک بڵێن پێشوازی لەلایەن موچە خۆرانەوە بەڵام دەسەڵاتداران سەرۆکی پارتی مەکتەبی سیاسی پارتی بەنا دەستوری یاخو بەشێک لە ڕۆشنبیر خۆت دەڵێن لێدانە لە فیدراڵێت و لە قوارەی هەرێم پێ بکە هیچ لێدانێ لە فیدراڵێت و هیچ لێدانیش نییە لە قوارەی هەرێم لە مەوضوع وەزارەتی داراییشی دەمێنێ ئیشی بۆ نامێنێ ئەگەر موچە ڕاستە خۆدا بەش بکرێت سیرکە تۆ حکوومەت خۆی لە هەموو دنیادا لە وڵاتانی سەرکەوتوودا کاک حەچیم حکوومەت بچووکە کۆمەڵگە گەورەیە تەنانەت حکوومەت بچووکە کەرتی تایبەت گەورەیە یعنی لە دنیادا ئێستا بە تایبەتی ئەو وڵاتانی پێشکەوتوو کە ڕۆشتون بەرەو خەسخەسە حکوومەت ڕۆڵێکی ئێجگار کەمی ماوە لە زۆر بوارە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ڕۆڵی زۆرە توان ئێجادوبانەکانمان بۆ چاکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئەهتیمام با بە کەرتی پەروەردە ئەتوانێت ئەهتیمامدا بە زۆر بواری تر حتا تەنانەت مەسلەی ئەو داهاتی کە لە بەردەستیدا ئەمێنێت بۆ لەو نسبەتەی کە هەیەی ئەتوانێت خزمەت گوزاریەکان زۆر ببات بەرەو پێشەوە بەڵام هەندێک شتێک کۆتایی هاتووە سیرکە ئەوانە بۆ وا بێتاقەتن لەبەرەوەی تۆ دیقەت بدە بۆچی نیان دەهێش هەر بەرمونە بۆت باسەکەم بۆچی نیان دەهێش بانکی ڕافیدەین و ڕەشید هەر لەم شاری من و تۆدا لەم شاری سلێمانیدا بۆ فەرعەکانیان بکەنەوە لە کاتێکدا شوێنەکانی خۆیان کە لە سەردەمی با بڵێن ڕژێمی پێشووە ئەمانە خۆ دەزانی بنووکی حکوومەت نییە بنووکی دەوڵەتە لەم شارەیە شوێنەکانیان داگیر کراوە شوێنی بانکی ڕافیدەین و ڕەشید ئەمە لە فەت بڕوان پێ بکە چەند جار لەگەڵ بەرپرسانی شتی باسمان کردووە من برای بەرز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید با بە شوێنەکانیان بدەنەوە موەساتەتمانە کرد لە بینیانە بەڵێ وتیان باشە کاکە شوێنەکانی خۆمانمان نادەنەوە ئێمە دێین لە سلێمانی بە گوێرەی بەهای ئێستای ئەو شوێنانی خۆمان زەویمان بدەنێ بانک دروست دەکەین نیاندا بۆچی لەبەرەوەی حەزیانە کرد بانکە حیزبیەکانی خۆیان بانکە بنەماڵەیەکانی خۆیان ئەو بانکانی خۆیان لە سلێمانیدا ئیشکەنەوە ئێستش ڕێگەیان نەداوە وەکو بەڕێز وتە ئێستش دوای 90 ڕۆژ لەگەڵ بەغدا نەچوونەتە پێشەوە بۆکردنەوەی هێژماری بانکی اینجا بۆ بانکە فیدراڵیەکانیش بانگیان کەن بڵێن وەرن ڕقەکانتان بکەنەوە من لە 2009 نامێکی کراوەم نردووە بۆ قوبا تاڵەبانی لەسەرەوەی کە کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ علی علاقە ئەو کاتە پارێزگاری بانکی مرکزی بوو دوای وازی هێنا دوای لایەن برد و دوای هێنانەوە جارێشتر وتی یەک مامۆستا ئەحمەد شایەت باشە ینی قسەمان لەگەڵا کرد وتی یەک نامم بۆ بێنن لە ئەنجومەنی وەزیران نی حکوومەتی هەرێمی کوردستان کە موافقەت بکە یان ڕێگەمە ئەوێ با بڵێن هیم بکات کە داوای ئەوەی تیا بێت کە لقی سلێمانی بانکی مرکزی بکەینەوە ئێمە یکەینەوە ئێستاش لەگەڵا بێ ئەو کتابیان نەکرد بۆچی چونکە ئەوان پێیان وا بوو بانکەکانی خۆیان بانکی کوردستان و بانکی چی و ئارتی و نازانم چی و ئەمانە ئەبن بە بەدیلی ئەوەی کە ئیتر هەر خۆ دەزانی بانکی یعنی سەرمایە بانکی یعنی پارە ئێستاشی لەگەڵدا بەشێکی زۆری شەڕەکان لەسەر هەژماری منە هەژماری من چی هەژماری من ئەو ڕبحەیە کە ماگانە لەو نسبەتەی کە لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبڕن یعنی باش بەس خۆی سەیکێتی پێشتر هەنێ سەیکێتیش لە سنووریە هەژماری من دروست دەکرێت سنووری یەکێتی
ڕەنگە پێشبینی پێشتروا پێشبینی کرابێکێتی بەجیا مامەڵە لەگەڵ بەغدادەکە ئەو پەیوەستە بەچی ئێستا لەو ڕۆژانەدا بەشێک لە فەرمانەکان سیرکە ئەم حکوومەتە باشە حکوومەتی تەنها پارتی نییە باش حکوومەتی یەکێتیشە حکوومەتی گۆڕانیشە ئەدای تیمی حکوومەتی یەکێتی و ئەدای تیمی گۆڕان و پارتی وەکو یەک وایە واز لەوە بێنە لە خیتابی ئیعلامیە شتێگەڵێن و لە شتێکی تر لە ئیعلامەکان دەوێ وەکو ئۆپۆزیسیۆن دەرکەوێ و وەزیرەکانیان یان بەرپرسەکانیان لەناو حکوومەتە بە هەموو شێوازێک دیفاع لە سیاستەکانی حکوومەت دەکەن بەڕاستی خەڵک چیتر لە هین ناکە ینی خەڵک چیتر ئەم هینەی ناچێتە سەر ینی خەڵک ئێستا ئەزانێ ئەوانە لە حکوومەتدان ئەم کابینینەوەی ئەم سێ حیزبەیە و هەرسێکیان وەکو یەک بەرپرسیارن کاڵم وەکو یەک بەرپرسیارن حتمما بەرپرسیارەتی پارتی بەو پێی کە سەرۆکی حکوومەتی لە ئەستۆیە لەلایە گەورەترە بە دوای ئەوان یەکێتی بە دوای یەکێتی گۆڕان بەڵام ئەوەی کە ینی پێ دوا بێ دەرگای کردوتەوە دەتوانێت فەرمانەکانیش بەجیا ماوەڵە بکەن لیستی خۆیان بنێر بەڵێ توانە نەزانم جامەینە ئەمە ئێستا ڕۆژانی داهاتوو زۆر ڕاستی دەرەکەون لەوەی ئەم حیزبە سیاسیانە چەند لەگەڵ خەڵکن چەند لەناو بازنەی دەسەڵاتن چەند دەیانەوێ فعلن ئەم بڕیانەی دادگای فدرالی جێکەوت بێ و چەندیش دەیانەوێ نەخێر سەنگەری لێ دەگرن هەفتەکانی داهاتوو ڕۆژانی داهاتوو زۆر ڕاستی تر دەردەکەون لەسەر مەسەلەی موچە و لەسەر مەسەلەی تریش باشە بەس ئێستا لە ڕەنگە قەلەقەیەک کە بێ لای موچە خۆران بەشی زۆریان حەز دەکەن ئەم بڕیارە جێبەجێ بکرێمە دەچێتە بواری جێبەجێکردنەوە بن ئەمە یەک پەیام بدەم لە 2014ەوە موچەخۆرانی کوردستان خەڵکی کوردستان معاناتێکی زۆریان بینیوە بەدەست یەکێتی و پارتی و حیزبە شەریکەکانیان لە حکوومەتەوە ینی ئەم فترەیە ڕەنگە تاکو ئەم با بڵین گواستنەوەیە دەبێ ئەم گواستنەوە دەبێت ڕەنگە ینی بەتایبەتیش لە بەروی ئەوان کێشە دروستەکەن ئەو بەڵایی کە پێی دەوترێ حکوومەتی ماوە بەسەرچوو ئێکسپایر بووی حکوومەتی یاریمی کوردستان ئەوان کێشە دروستەکەن ڕەنگە تۆزە کاتی بوێ بەڵام ئەو کاتەی کە تەوتینی ڕەواتی بکرێ ئەو کاتێک کە موچەکانیان بەڕسمیە چێتە سەر بەغدا من بۆ خۆم پێم وایە ئەم کێشەیە چارەسەر دەبێ بۆ چونکە ئەو کاتە دەوڵەتی عێراق حتا ئەگەر ئەزمەی مالیشی بۆ دروست بێ ئەوەی کە ئەو گریمانانی کە باسم کرد ئەو کاتە بەرپرسیارەتی دەوڵەتی عێراقا ئەگەر موچەی بۆ موچەخۆرێکی بەسڕە دابین کە دەبێت بۆ سلێمانی و دهۆک و زاخۆ و هەڵەبجەشی دابین کە ئەگەر بۆ ئەوەی پێدابین نەکرا بۆ ئێرەشی پێدابین ناکرێت ئەزانی یعنی تۆ دیقەت بدە حکوومەتی کە بوو بە بەرپرسیارەتی دەوڵەت جیاوازە لەوەی تۆ بڕۆی وەکو سەرۆکی حکوومەت بە سەرۆکی حکوومەتی بەغدا بڵێ من بۆ خۆم نەوتە فرۆشم و موچەی فەرمانبەرانی خۆم پارەکەی خۆم ئەیدەم و ئەویش بڵێ ئەزانی کاک حەکیم ئەم گۆڕانکاریە لە عەقڵێتی تەنانەت کۆمەڵگەشە لە عەقڵەتی حیزبەکانی نەک دەسەڵات دەرەوەی دەسەڵاتیشە زۆر تازەیە بۆ معلوماتت من 2015 و 2016 کە دەمگوت موچە ڕاستە و خۆ چارەسەری موچە تەنها بریتیە لەوەی سیستمی موچە لەسەر تاسەری عێراق یەک بخرێ واللهی بەشێک لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتیش پیان وا بوو من کوفری ناو مزگەوتەکەم یعنی ئەسڵەن دەستخۆشییان لە دەسەڵات دەکرد کە ئەو هەموو هێرشیان دەکردە سەر ئێمە کە ئێمە یەکەم جار لەگەڵ برای بەڕێزم ئەحمەدی حاجی ڕەشید و سەرکەوت شەمسەدی ناچوین بۆ محکەمەی اتحادی بۆ بەدواداچوونی دۆسیەی نەوت ینی دۆستە نزیکەکانمان محاسبەیانە کردین ئێستا سوپاس بۆ خی گەورە سەد جار کە هەم خەڵک هەم ئەم حیزبانە شتێک گەیشتون کە ئەوسا ئێمە لەسەر حەق بووین ئەوسا ئێمە بەرچاومان ڕوون بوو ئەمانزانی ئەچین بەرەو کوێ ینی هەموو ئەوانش لە پێناوی چیایە هەموو ئەوانش لە پێناوی ئەوەیە کە خەڵکی کوردستان ئیتر خۆش بژی بەس چیتر واز لەوە بێنن یعنی ئەمانە هەرێمی کوردستانیان کردووە بە قەواڵەیەک کردویانە بە بانقێک بە ئارەزوی خۆیان پاریتی لێت زن بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیان و بۆنەوە و بۆ ئاژدا و ئابادیان و ئەم خەڵکە شەمووی بێموچە بۆ تاکەی ینی ئەبێ کۆتایی پێبێت خۆم ئەگەر بە کاتیش بێکاکە بەس ئەزانی منە چەندەمێکەی خۆن ئەزانی مە چەندەمێکە لەسەر خوێنی ئەم میلەتە دەمژن ئەزانی کاک حەکیم من لەم ڕۆژانە لەم دوسێ ڕۆژەیە لەگە برادێکمان مناقەشەی هینمانە کرد سەردەمی بەری کوردستانی و سەردەما باسی ئەوەمان دەکرد کە ئەو سەردەمەش تۆ تەسەورکەیان لە سەردەمی بەری کوردستانی شایەکیشیان سەرۆکی بەروی کوردستانی بوو بۆ ناوەوەی چێکیان سەرۆکی بەری کوردستانی بوو بۆ دەرەوە هەر لە دوو حیزب دەسەڵاتدارەکە باشە لەو کاتەوە 50 بە 50 دەست پێ کردووە یعنی تۆ دیقەتی شتێک بدە ڕاستیەک بدە زۆر مهمە حەزەکەم ئەم پەیامە بگا باسی دڵسۆزی ناکەن بۆ هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان دەی کاکە گیان لەنەوە تویەکەوە یەکێتی و پارتی دەیانەوێ ئەم قەواری هەرێمی کوردستانە بڕوخێنن خەڵکی کوردستان ڕایگرتووە خەڵکی کوردستان ئاوە دەستی ڕاگرتو بۆی ئەو قوارێنە ڕوخێشێتی پارتی دەیانەوێ بێڕوخێنن بابۆت باسکەم ئەو کاتەی کە مامۆستایان دەیانگوت سەری بەرزمان بۆ موچە نزم ناکەین بەبێ پارە دەڕۆیشتن بۆ مەکتەبەکان لە ساڵی نەوەتەکان ئەوان
شۆڤڵ و ئالیاتیان ئاودیوی ئێرانە کرد ئەوان ئەویانە کرد باشە ئەو کاتێک کە خەڵک دەیگوت کاکە گیان ئێمە تازە ئازاد بووین سوپاس بۆ خواکە لە سەیتەرەکان پێمان ناڵێن هەویتەک و نازانم چی ئەوان دەستیان کردبوو بە شەڕی ناوخۆ یەکتریانە کوشت لەسەر گومرگ لەسەر پارە باشە کاکە کە خەڵکی کوردستان ئاهێکی بەبەردە هاتەوە و دیکتاتۆریەت ڕووخا و سەدام نەماوە ئەوانە دەستیان کرد ئەو جار دەستیان کرد بەنەوە دزین هەر ئەوە خۆ خەڵکی کوردستانە ئەم قوارەی ڕاگرتو خۆ ئەوان نین یعنی من زۆرم پێسەیری ئەوان خۆیان وڵا ئێمە ئەمانەوەی قوارە با بە قواری هەرێمی کوردستانی وەلەوەتی هەن خەریکە ڕوخێنن جارێک قماری ڕیفراندۆمی پێکەن و جارێک ئەیدەن بە ئەیبەنە ناو ئیتفاقیاتی هینەوە جارێک هیلالی سونی و جارێک هیلالی تورکی و جارێک نازانم چی قمار نەماوە بەم هەرێمی کوردستانی نەکەن ئەوە خەڵکی کوردستانە ڕایگرتووە ئەوە ئیرادەی خەڵکی کوردستان ئەم هەرێمی هێشتووە خۆ ئەوان نین یعنی تۆ تەسەوەر دەکەی یعنی کەسێک ئەزای وەکو چی وایە وەکو وایە کەسێک دزی بزە لە ماڵەکەی خۆیان بکە ئەوانە لەوەتی هەن دزی لە ماڵەکەی خۆیانەکەن خۆشیان بە دڵسۆزی ئەو ماڵە ئەزانن چۆن کەسێک دزی لە ماڵەکەی خۆی بکات دڵسۆزی ئەو ماڵەیە یعنی من ئەمەوێ زۆر ئەمە لە زاکری شتێکی تر ئەمەوێ بیڵم هەر لەو سیاقی کە باسم کرد کاک حەشیم تۆ تەسەوەرەکەی ئەو کاتەی خەڵک لە نەوەتەکان لە شەڕی ناوخۆی ئەوانە ڕای ئەکرد کوردستانەکەی بەجێ دەهێشت دایک و باوکی بەجێ دەهێشت وڵاتەکەی خۆی بەجێ دەهێشت نیشتیمانەکەی بەجێ دەهێشت بڵێ ئەوان چیانە کرد لە سنوورەکان ئەیان وەساند ناگودادێ 300-400 دلارمان بەنێو جار بڕۆن ئەو کاتەش خەڵکیان گومرگە کرد کوڕ خەڵک ئەوی بابە من لە دەستی ئێوە ڕادەکەم لە شەڕی ئێوە ڕادەکەم لە دەسەڵاتی خراپی ئێوە ڕادەکەم دەیانگوت هین برادێک باسی کردوتی نزیکی 600 دلاریان لە گومرگ لێ سندم وتی کە گەیشتمە فەڕەنسا 1 دینارم پێ نەبوو 1 دلارم پێ نەمابوو تەلەفۆنێ بکەم بۆ ماڵەوە بڵێم ئەوە من گەیشتم لەبەری گومرجیان کردبوو تۆ تەسەوری ئەم دەسەڵاتە بکە کە من بەخرمون بۆی پێیانەڵم ئەمانە لەوەتەی هەن خەریکی چەتەیین یعنی هەموو عنوانەکەشیان کوردایەتیە بن بۆ پیانەڵم چەتەکانی کوردایەتی لەبەروی بەناوی کوردایەتی و بەناوی کە گوایە دیفاع لە خەڵکی کوردستانەکەن چەتەییەکەن لەوەتەی هەن جا ئەگەر حەزیشەکەی بچینە سەر مێژووی شاخیان خۆ من قسە ناکەم هەردێم کتێبەکانی ئەوانت بۆ خوێنمەوە پارتی چی لەسەر یەشێتی هەڵە یەشێتی چی لەسەر پارتیاڵە نەخێر بەرپرسەکانی یەشێتی چی لەسەر یەکتریاڵن بەرپرسەکانی یەشێتی چی لەسەر یەکتریاڵن بەرپرسەکانی ئەحزاب وردو هینەکان چی لەسەر یەکتریاڵن ئەم مێژووە پێویستی بەوە هەیە نەوەی نوێی ئێمە گەنجی تازەی ئێمە گەنجی تازە پێگەیشتووی ئێمە سیاسی تازەی ئێمە هەڵی تەچێنێ سەر لە نوێ بیخوێنێتەوە بە چاوێکی ڕەخنەیەوە بڵێ بابە ئەمانە چی بوون ئەمانە ئاشوبێک بوون هاتن یەخی ئەم میلەتەیان گرت و ئەم میلەتەیان گەیاندبووە گەرنا میلەتی ئێمە لە وڵاتێکی وەکو کوردستانە لەم سروشتە جوانەیە لەم هەموو داهاتی کە لە بەردەستایە ئەو هەموو نیعمەتی کە خۆی گەورە ڕژاندوێتی بەسەر ئەم هەرێمەیە لە ئاو لە چوزانم لە دارستان لە سەد لە چی لە خۆرێکی زۆر درێوشاوە ئەو هەموو هینەمان لە بەردەستایە بزانە چیان کردووە تۆ دیقەت بدە ینی لە هەرێمێکە ئەو هەموو سەرچاوە سروشتێت هەبێ نەوتت هەبێ معقولە تۆ لە فترەیەکە 1 ملیۆن بەرمیلی ڕۆژانە نەوتت فرۆشت بێ کەچی بە من بڵێ وەڵام من قەرزارم کەچی قەرزارەکەش چێ پارەت پێ نییە موچە بدە سیرکە پارەت پێ نییە موچە بدەی بە خەڵکی کوردستان وەختی خۆی مامۆسایان بۆ قبوڵیان بودیان سەری بەرزمان بۆ موچەنەوەی ناکەن چونکە پێیان نەبوو هەمووی وەکو یەکوایە هەرچەند ئەو کاتەش هەمووی وەکو یەکوانە بوو بۆ معلوماتت لە شاخیش ئەوانە هەر خەریکی ڕاوڕوت بوون باشە بەڵام خەڵک پێی وا بوو لانی کەم ئەزمونونەکە تازەیە ڕاپەڕینەکە تازەیە کراوە با دەستی پێوە بگرین ئێستا ئەم دروانەی تر کۆتایی هات يعني مهما كان ماكيني إعلاميا مهما كان أو مباريك لبردسيان دا لدهاتي ناوخو بيشتر لنوت خزنيان كردو أو أنا بين إمي بي شيطاني بكن تناند إمي بي تيرور بكن الزور دمك داني تيروري كساتي ما بكن تناند تيروري فيزيكيش ما بكن خوش ما بكوجن أو راستيا جيجير بو لذاكيري زوري خلشي كردستان دا كأمانة فڕیان بەسەر داکۆشیکردن لە نەتەوەی کوردەوە نیە فڕیان بەسەر داکۆشیکردن لە مافەڕەوەکانی میلەتی کوردەوە نیە میلەتێک کە پێویست بوو ئێستا لە قۆناغی هەرە لە پێشی سەربەخۆی نیشتیمانیدا بێ ئێستا لە قۆناغی ئەوەدایە بڵێ لیستی موچە حەزرەیە خودنا ئەمە چ کارەساتێکە بۆ خاطری خۆ بەسەبارەت بە بڕیارەکان پێ دوایە جێبەجێ دەکەین چونکە ئێستا بڵین خوێندنەوەیکیش هەیە سەردانی سەرۆکی حکومەتیەوە بەسەرچوو هەبوو بۆ ئەمریکا هەندێک وا تەفسیری دەکەن ئەمریکا دژیەوە بڕیارانی دادگای فیدرالی بێ جێبەجێ نەکرێ مۆچێنەوەنی وا تەفسیریەکە لە میدیای دەسەڵات یعنی ئەمە بەدی دەکرێت قسموانە بن کە دەیانگوت عێراق لە 2024 جەهەنەم چاوەڕێکە ئەزانی کاک حەکیم ئەمریکا سیاسەتیشی هەیە ئەمڕۆ لە گفتوگویەکمان لەگەڵ برادەرێکمان لە ڕانیە ئەم قسە ئەم حیوارە کەوتە بینمان ڕەنگە سە بەرنامەکە ببینێ قسێکی لەو شێوەی جەنابتی کرد پێم وت ئەمریکا لە وڵاتانەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق هەر شتێکی بەدڵ نەبوو بێ یەکسەر بەیاننامەیەکی ڕسمی لەسەر بڵاو کردوێتەوە
ستیتمنتی ڕسمی ئەمریکا لە دنیاش ئەوەیە ئەمریکا لە وڵاتانەیە کە ڕۆژان هەر کە ڕۆژە بێتەوە و تەبێژی کۆشکی سپی قساکە لەسەر زۆربەی هینەکان قساکە یاخود سەفارەتەکانیان یان کورسڵخانەکانیان ستیتمنتی ڕسمیە دەن تۆ هیچێکی لەو میدیاکارانی هەموو ڕۆژێک بەرنامەیەکی سیاسی گەرمت هەیە ئەمریکا لەکوێ دژی ئەم بڕیارانە ستیتمنت ینی لێدوانێکی هەیە ئەگەر من نەمبینیوە پێم بڵێ وەکو دیکەواتە ئەمە سەردانەکەی هەرێمێکی بەهێز لە چوارچێوەی عێراق کاکەجان ئەمریکا دەیەوێت هەرێمی کوردستان بەکاربێنێ وەکو بەشێک لەو شوێنێک لەو شوێنانی کە خۆی دەیەوێت بەکاری بێنێ بۆ مانۆڕ لە چوارچەوەی عێراقدا ئەمە ڕاستە پێشتر پێی دەگوت عێراقێکی تر ئێستا زۆر دەمێت کە ئەمە بەکارنانێت چونکە ئەزانێ عێراق هەرێمی کوردستان لە وەکو عێراق گەندەڵی تێدایە هێزی میلیشیایی تێدایە حکومی عوائلی تایە دیموکراسی هاتوۆتە دواوە شیروانی و هاوڕێکانی لە زیندان ئەو ڕاستیان نازانێ ئەو سەردانی مەسرور بارزانی بەشێکی هۆکارەکەی ڕۆیشتۆ بۆ دادگا لە داڤۆس بلینکنی بینیوە پێی و داوەتنامەیەکم بۆ بنێرە داوەتنامەیەکی بۆ ناردۆ بانجی کردو لەوەش تێنەپەڕیوە لەو ئاسە تێنەپەڕیوە ئەگەر وا بووایە ئەگەر وا بواە بلینکن لەو سپیچەی لەو قسەی کە کردی بۆ میدیاکان لە ئەو کاتی کە مەسرور بارزانی بینی ڕاستەخۆ دەیگوت خۆ ئەمریکا شەرم لە پێدوای ئەمریکا شەرم لە دادگای فێدرالی ئێرە و پێدوای ئەمریکا شەرم لە بچوزانم لە سوودانی و لە تەیف سامیەکە بە ئاشکرا دەیگوت ئێمە دژی ئەو بڕیارانەی نەخێن ئەمریکا زۆر دەمێت کە ئێوێ کێشەی موچە بە هەر ئالێتێک هەیە چارەسەر بکرێ و من بۆ خۆم پێم وایە ئەگەر دژ بوونایە بە ئاشکرا دەیانوت نەخێر دژنین ئەی سەبارەت بە بڵێن بۆ داهاتوو چەندی پێویستی تا قەیرانی موچەیە چارەسەر دەبێت چووکە باز هەچەند لە بڕیارەکەی دادگەی سەر دووشت کات دیاری نەکراوە بەڵام تاکوێت تەیف سامی لە لیژنەی دارایی باسی بۆ کرد بۆ مانکانی داهاتوو دەبێت هەژماری بانکی دەوەسێتە سەرزەختی مجتەمع دەوەسێتە سەرزەختی حیزابی سیاسی ئەنی بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیە تاکە فشارێک کە هەبوو بەشێک بوون مامۆستایان لەسەر جادەبوون هیچ کۆتایی پێهات هەتا فشار نەبێمانە بارەجی خۆیان هینەکەن ینی هەستەکەن هیچ بەترسێک لەسەر کورسیەکەیان نییە ینی موچە بدەن دوا بکەوێت 3 مانگ دواکەی بە 4 مانگ دوا بکەوێت و کۆمەڵگەی قبوڵێتی هیچ کێشەیەک نییە ینی لەبەرەوە هەتا بۆیان بکری عەرقە لە دروستەکەن سوودی سیاسە بوون ئەگەر موچە بکرێتە ڕاستەوە خۆ چی بۆ ژیانی سیاسی هەرێم و دۆخە سیاسیەکەش کاک حەکیم لەبەرەوەی پیان وایە ئەگەر موچە بچێتە سەر بەغدا خەڵکی هەرێمی کوردستان چێتە حساب گوێشێتی و پارتی و حیزبەکانی دەسەڵات ناکەوە و پێویستە دەسەڵاتیان لە بەردەستان نامێنێ ئەمە یەک دووەم پیان وایە ئەگەر ئەمە چۆ سەرەوە شتی تریشی بەدوادادێ بۆیە هەتا بۆیان بکری خوانی لێ دزنەوە یعنی بیرت نەچێ ئەوانە لەوەتەی هەن بە موچە خەڵکیان ڕاگرتووە بۆ تۆ پێ دوای هەگەر موچیان لە بەردەستان نامێنێ خەڵک حسابیان بۆەکە بەڵام ئایا ئەتوانن چیتر بەم شێوازی کە لە ڕابردوودا کردویانە بەردەوام بن ناتوانن و ئەگەر خۆشیان دزیەوە ئەو توانیان 90 ڕۆژی تریش 15 ڕۆژی تریش دوای بخەن بۆ شوێچن یعنی ئەزانی وەکوەوە هەیە کە وەکو مردن وایە بەدوانەوە یعنی هەر پێیانەگا ئەم دەسەڵاتە زۆر لەوە گەندڵ و بەدکارترە چیتر مقەوماتی مانەوەی مابێ و من بۆ خۆم پێم وایە ئێمە لە قۆناغی سەرەتایەکی نوێی هەرێمی کوردستان دەین هەر لە دوایان بڕیارەوە لە دوای بڕیاری تریشەوە ئەگەر هەرێمی کوردستان لە 91ەوە تا 2005 هەرێمێک بوو بێ ینی قۆناغێک بوو بێ لە 2005ەوە تا 2024 قۆناغێک بوو بێ لە هەرێمی دوای 2024 تا قۆناغەکانی تر قۆناغێکی ترە سیماکانی ئەوەیە کە چیتر جەبەڕوت و دەسەڵاتی ئەحزاب و عائیلە سیاسیەکان وەکو ڕابردوو نامێنێ و ئەوەش ئەوەستێتە سەر دوو گریمانە یەکێکیان هۆشیاری کۆمەڵگە دووەمیان ئەو بەدیلانەی یان ئەو هێزە سیاسیانەی کە لە ساحەکەیان مامەڵە دەکەن و من هیوادارم و تکام وایە لە هەڵبژاردننی داهاتوودا خەڵکی کوردستان چۆن تەمەنەوە هیچ ینی نابێ بە چیتر بە وعد و بەڵێنەکانی ئەحزابی دەسەڵات بخەڵەتێن نابێ تەنانەت بەم گروپانەش بخەڵەتێن کە بەشێکن لە بازنەی دەسەڵات بەشێکن لەوانەی کە یاری دەسەڵاتن و ئایانەوەیە جارێکی تر ئەم لوعبەیە بەردەوام بێت دەوەستێتە سەر دووشت هۆشیاری خەڵک لەوەی کە چیتر ئایا ئەم دۆخە قبول دەکەیان قبولی ناکە دووەم لە پەرلەمانی داهاتووی کوردستانە چێ دەنێرێتە پەرلەمانی داهاتوو چونکە بەڕاستی ئەگەر ئەوانە بن کە دیسانەوە پرۆدەسەڵاتن دەسەڵات و پرۆدەسەڵات لەوەی کە خەڵکانێکی ڕادیکال بن بۆی کە قەناعەتیان بە کۆمەڵی ئەم درۆیانە نەمێنێ کە بەناوی قەومیەت و بەناوی وەڵا ئەمە چکو ئەم قوارەیە دەستور بڕیاری لێدا ئەم قوارەیە ئەمێنێ وەکوتیشم ئەم قوارەی خەڵک ڕایگرتووە ئەمە لەوەتەیەن دایانەوێ بیفرۆشن دایانەوێ یعنی بیڕوخێنن دایانەوێ قوماری پێ بکەن دایانەوێ بیخەنە بزنسەوە یعنی وەکو قەواڵەیەک سەیری دەکەن بۆ پارە پەیداکردن ئەمە دەوەسێتە سەرەوەی کە ئەم کۆمەڵگەیە خۆی تاکەی ئەمە قبوڵەکە یعنی تاکەی تەحملی ئەوە کاکە بەم شێوازەیەشێتی و پارتی و ئەحزابی دەسەڵات و بەشێکیش لە شاگردەکانیان
یاری بە مقدراتیان بکەن ئەزانی کاک حچی من ئەم ڕۆژانە بیرم لە ڕێفراندۆمە کردەوە باشە ڕێفراندۆمە هەموو خەڵکەوتی نە ئەو هەموو خەڵکەوتی نەخێر کاتی نیەوە لە ئەخیرە زۆربیان چوونەوە پاڵی چوونەوە ناچارین ئەم لعبەیە ئەمە ینی من لای من وەکو مؤشیر وایە لە لای من وەکو مؤشیر وایە چونکە تۆ گەر شتێک زانیت غەڵەتە ئەبێ تاسەر پێ دوابێ غەڵەت بێ ئەو کاتە دەسەڵات بێ لە چیە کاتەوە وەڵا ئەم کابرایە ناڕەزایەتی مەکە بەڵام مەترسی نییە لەسەر من فڵان کەس دژمە بەڵام مەترسی نییە لەسەرم لە ئەخیرە هەردێتەوە ناو بازنەی من ئەسێ کە دوو بازنە هەیە کاک حەشیم زۆر گرنگە ینی لە ڕێ ئەم بەرنامەی جەنابتەوە بازنەیەک هەیە بازنەی کەسانێکە کە ئەم دەسەڵاتە زۆر باش ئەزانێ تاسەر ئێسقان دژی چەتە یەکەیانن و دژی ئەم مۆدیلی حکومڕانیان هەر بۆیەشە لە میدیاکانیانەوە بە بەردەوامی خەریکی تەخوینیانن خەریکی تیرۆری کەسایەتیانن تەنانەت بۆیان هەڵکەوە دەشیان کوژن باشە بازنەیەکی تریش هەیە دروستی کردووە خەڵکی ناڕەزاتی دەرەبڕێ بەس دەسەڵات دەزانێت لەم بازنەی خۆی دەرناچێت جامە ڕێفراندۆمە دەرەوەی ڕێفراندۆمە دروستکردنەوەی حکوومەتە بسبێنێ حکوومەت دروستە بێتەوە چۆن دروستە بێتەوە چۆن جارێکی کە فووەکەنەوە ئەوەی کە کاکە پێویستە حکوومەتیی بەهێز دروست بکەین و ئەوانە سیرکە سەرەتایان حکوومەتە نادەگوت حکوومەتی بەهێز و حکوومەتی بەهێز و چاکسازی ئەوانە ئەم حکوومەتی چاکسازیە کوا چاکسازەکانی ئەم کابینەی لە شوێ بوو چی لێ هات بۆ شوێ چوو ئەزانی ئەبێ خەڵک ئەبێ هێزە سیاسیەکانیش هیوادارم هێزە سیاسیەکان بە تایبەتی هێزەکانی دەرەوەی یەشێتی و پارتی بیر لەوە بکەنەوە تێبگەن کە چیتر ناتوانن بە مۆدێلی ڕابردوو لەم سەردەمەی ئێستادا لە بەتایبەتی لە قۆناغی سێمی هەرێمی کوردستانە کە دوای 2024 ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی هەیە هەرگیز ناتوانن وا بەردەوام بن چونکە پێم وایە خەڵک لیان قبوڵ ناکەن سوپاس دەکەین کە کەوشەر عەبدوڵڵامان دووبان کردی سوپاسیان لە دەژمێت سوپاس بۆ بینێدانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ